بەشێک لەو هەڵانەی کە دیزاینەران ئەنجام دەدەن لە دیزاینی ستراکچەرەکاندا لەوانە over simplifying the structural model. زۆر سادەکردنی ستراکچەرەکان بۆ ئەوەی شیکار و دیزاینی ئاسان بێت. ئەمەش دەبێتە هۆی ناتەواوی لە ستراکچەرەکەماندا. بۆ نمونە ناتەواوی مۆمنت لە کۆڵۆم و وەڵەکاندا. بۆیە پێویستە بە وردی چێکی مۆدێلی ستراکچەرەکەمان بکەین و دڵنیا بینەوە لە کۆنێکشنی هەموو مێمبەرەکان. و دەتوانین لە ڕێگەی بینینی دیفلێکتد شەیپی ستراکچەرەکەمان هەموو ئەو کەم و کوڕی و ناتەواویانەی لە کۆنێکشنی مێمبەرەکاندا هەیە بە وردی ببینین. مێش کواڵیتی زۆرێک لە دیزاینەران لە کاتی بەکارهێنانی سۆفتوێرە جیاوازەکاندا بۆ شیکار و دیزاینکردنی ستراکچەرەکان گرنگی بە ڕێخستنی سایزەکە نادەن، بەمەش ئەنجامێکی باشمان ناداتێت لە شیکار و دیزاینی ستراکچەرەکاندا. چونکە ئەگەر سایزەکەی زۆر گەورە بێت ئەوە ئەنجامێکی باشمان ناداتێت لە تەحلیلەکەدا، ئەگەر سایزەکەشی زۆر بچووک بێت ئەوە کاتێکی زۆری دەوێت بۆ گەیشتن بە ئەنجامی تەحلیلەکە. ماتریال پرۆپەرتی یەکێکی ترە لەو وەڵانەی کە بەداخەوە زۆرێک لە دیزاینەران ئەنجامی دەدەن. ئەگەر مەوادەکان چێک نەکەینەوە لەوانەیە مۆدێلێکمان بداتێت زۆر ستیف بێت، واتە زۆر ڕەق بێت یاخود زۆر سۆفت بێت و دەتوانین ئەمە لە دیفلێکتد شەیپی ستراکچەرەکە بەڕوونی هەستی پێ بکەین و بیبینین. بۆیە پێویستە بە وردی هەموو ئەو مەوادانەی کە بەکاریان دێنین لە ستراکچەرەکەدا پرۆپێرتیەکانیان یاخود تایبەتمەندیەکانیان وەکو خۆی داخل بکەین. باوەندەری کەندیشن یەکێکی تر لە وەڵانی کە دیزاینەران ئەنجام دەدەن لە دیزاینی ستراکچەرەکاندا کاریگەری گەورەی هەیە لەسەر ئەنجامی شیکار و دیزاینی ستراکچەرەکە. باوەندەری کەندیشن ڕۆڵی هەیە لە ڕێخستنی ستفنس و سنووردارکردنی دیسپلیسمنتی ستراکچەرەکە. لە سیمپڵ ترەسدا تەنها ئەکسیال فۆرسمان هەیە کە تێنشنە یان کۆمپرێشنە. بەڵام ئەگەر فریکسن مێمبەرمان هەبێت بیرمان تەنها بۆ بێندینگ مومنت دەچێت. بێ ئاگاین لەو ئەکسیال فۆرسەی کە بە ئاراستەی ئێکسە. چێکینگ لۆدس داخلکردنی لۆدەکان بە شێوازێکی نادروست کاریگەری زۆری هەیە لەسەر شیکار و دیزاینی ستراکچەرەکەمان و ئەنجامێکی هەڵەمان دەداتێت. بۆیە پێویستە لۆدەکان بە شێوازێکی دروست داخل بکەین. هەرچەندە زۆر جار دیزاینەر وا هەست دەکات لۆدەکان بە شێوازێکی دروست داخلکراون، بەڵام پێویستە بە شێوازی دەست واتە هاند کالکولیشن چێکی لۆدەکان بکەینەوە بۆ ئەوەی دڵنیابین لە دروست داخلکردنیان و پێویستە ئەو ڕووبەرە بە وردی دیاری بکەین کە دەکەوێتە سەر کۆڵۆم و وەڵەکان بۆ ئەوەی بتوانین لۆدەکانی سەریان بە وردی دیاری بکەین و پاشان چێکیان بکەینەوە. ریڤیوینگ پێداچوونەوە بە تەواوی شیکار و دیزاین و وردەکاری ستراکچەرەکە لەلایەن ئەندازیەر و دیزاینەری ترەوە بە تایبەت لە پرۆژە گەورەکانی وەکو بیناو باڵەخانەکان بۆ ئەوەی دڵنیابین لە ڕێکی و دروستی شیکار و دیزاینی ستراکچەرەکەمان. خۆ ئەگەر پێداچوونەوەی بۆ نەکەین لەوانەیە ببێتە هۆی کەم و کوڕی تیایدا و کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە. سەرکەوتوو بن.